دروستکردنی چەند بەنداوێک دەکرێت کە دیارە دروستکردنی ئەم بەنداوانە لە چوارچێوەی با بڵێن پلانەکانە بۆ هەم لە ڕووی گەشتیاری و هەم لە ڕووی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکانی وشکە ساڵی و سوودی زۆری دەبێت تایبەت بە دروستکردنی ئەم بەنداوانە وەروە ڕێکارەکانی زۆر بەڕێز حسێن حەمەدکەریم وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵی هەرێم لامان ئامادەیە کاک حسێن سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بەخێر هاتیت. سپاس بۆ تۆ. بەڕێستان سەرجەمبینەرانی کەناڵی کورسات باش. زۆر سپاس. کاک حسێن پلانی دروستکردنی 4 بەنداو هەیە. دروستکردنی ئەم 4 بەنداوە گرنگیەکەی خۆی لە چیدا دەبینێتەوە وەروە ئەو شوێنانی کە دەستنیشان کراون بۆ دروستکردنی ئەم بەنداوانە کوێ دەبن؟ بەڵێ زۆر سپاس. طبعا یەکێک لە استراتیج و ئامانجە سەرەکیەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دابینکردنی ئاسایشی ئاوە. بۆیە ئەم هەوڵە یەکێکە لە هەوڵە بەردەوامەکانی هەم وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەم حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بابەتی گلدانەوەی ئاو بۆ چارەسەرکردنی بەشێک لە ڕوبەڕووبوونەوەکانی وشکە ساڵی. ئێمە بۆ زانیاری بەڕێستان لە ساڵانی ڕابردوو جگەلەوەی کە ئێمە 3 بەنداومان هەبوو لە دووکان و دەربەندیخان و دهۆک ئەوانەیە کە پێش ڕاپەڕین دروستکرابوون لە دوای ڕاپەڕینەوە 14 بەنداوی بچووک دروستکراون لە هەرێمی کوردستان کە کۆی ئەم بەنداوەکە ئەگاتە حەڤە کە کۆی هەمویان ئەتوانێ مەسە 10 ملیار مەتر سێجا ئاو گل بداتەوە. 19 بەنداویش لە ژێر جێبەجێکردندا بوون بەداخەوە بەهۆی شەڕی تیرۆستی داعش و ئەزمەی دارایی و دابەزینی نرخی نەوت ئەم بەنداوانە وەستان 19 بەنداو. ئێستا بە خۆشحاڵیەوە مەبلەغێک تقریبا 13 ملیار دینار تەرخان کراوە بۆ ئەوەی کە ئەو بەنداوانە تەواو بکرێن. بێگومانەمانە بە ڕێژەی جیاجیا هەیەە لە 1970 تەواو بووە هەیەە لە 20 تەواو بووە بەو شێوازە. ئێستا و بجێ بۆ تەرخان کراوە بەشێک لە بەنداوانە کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە هەندێکیان لە تەواوکردنە هەندێکیان کاریان تێکرێ بە ئومێدیەوەی ئەوانەی تریش بتوانێت تەواو بکرێ. ئەم 4 بەنداوە تەبەن ئەتوانم بڵێم 4 بەنداوی تا ڕادەیەک گەورە و ناوەندن یعنی لە ڕووی خەبارەوە. ئەو بەنداوانەش منداوایە لە پارێزگای هەولێر، خێوەتەیە لە پارێزگای سلێمانی، باکرمانە لە پارێزگای دهۆک، دەڵگەیە لە ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین. کۆی ئەم 4 بەنداوە ئەگەر تاو بکرێ تقریبا نزیکەی 960 ملیۆن مەتر سێجا ئاو لە خۆی دەگرێت ئەوە ڕێژێکی زۆر باشە بۆ گلدانەوەی ئاو. بەڵێ جگە لەو بەنداوانی ئەم 4 بەنداوی کە لێستادا لە بڕیاری لەسەر درراوە باست لەوە کرد کە چەند بەنداوێکی تر لە ئێستادا لە کاتی جێبەجێکردندان. ئەم بەنداوانی تر تاو دەکرێن اینجا دەزەکرێت بە دروستکردنی ئەم 4 بەنداوە یاخۆت هەمویان لێ کاتا جێبەجێکرێن؟ مەرج نییە. ئەوانە ئێستا 3 بەنداو خانەس لە پارێزگای دهۆک دێوانە لە گەرمیان و چەمرگە لە هەولێر ئەوانە لە تاوابوونان. گۆمەسپان لە پارێزگای هەولێر و توورەجاریش لە منطقەی گەرمیان ئێستا ئیشان تیاکرێ. هیچی بینی بەوە نییە کە بڵێن ئەوانە تاوا بێ ئەوانە. ئێمە پێویستمان بەوە ینی وەزارەتی کشتتوکاڵی سەرچاوەکانی ئاو لە خەمی ئەوایە چۆن بتوانین زیاترین بەنداو دروستکەین. چونکی ئەمە دەبێتە هۆی چارەسەرکردنێکی بنەڕەتی ئەو کێشانی کە پەیوەندی بە وشکە ساڵی و بە مەسەلەی ئاوی ژێرزەوی و تەنانەت بە ئاودێریکردنی زەوی کشتتوکاڵی و هەمووی پەیوەندێکی سەرەکی هەیە بەمانەوە. بۆیە چەند بکرێت ئەو بەنداوانە کاری تیا بکرێەوە تەواو بکرێن ئەتوانم بڵێم کێشەیەک زیاتر چارەسەر. مەبەستەکەی من لەوە ینی هەر یەکەیان کە ئەمان ئەم پرۆژانی لە پێشترە هەبوون و خەریکی دروستکردنیا بوون هەرێکیان بودجەی جیاوازی بۆ تەرخان کراوە کەواتەوانەی پێشتر بودجەی تایبەتی خۆی ئەم 13 ملیاری کە لێستادا تەرخان کراوە بۆ ئەم 4 بەنداوی کە لێستادا دروستەکرێت؟ نەخێر ئەو 13 ملیاری کە ئاماژەم پێدا بۆ ئەو بەنداوانەیە کە تەواو نەبوون. ئەم 4 بەنداوە ئەمە بەرنامەیە کە بوو لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە PPP پێڵێن بە شێوازی کەرتی گشتی و کەرتی هاوبەش. ئێستا خۆشبەختانە ئەم 4 بەنداوە یەکێک لە گروپە گەورەکانی کۆمپانیەکانی سین بە ناوی پاوەر چاینا هاتووەتە پێشەوە کە ئەم بەنداوانە دروست بکرێ. ئێستا یادداشنامەیەکی لە تێگەشتن واژۆکراوە بڵێن لە نێیان حکوومەتی هەرێم و
ئەو گروپی ئەو کۆمپانیانە بۆ ئەوەی کە ئەم کۆمپانیانە دروست بکرێن ئەمانە ئێشتا کاریان تێدا نەکراوە یعنی ئەمە سەرەتایەکە هەنگاوێکنراوە یاداشنامەی تێگەشتەکە واژۆ کراوە بە ئومێدی ئەوەی هەنگاوەکانی تر دەست پێ بکە و خێرا بکرێ بۆی کە دەست بکرێ بە کارکردن لەم چوار بەنداوە. باشە کەحسێن زۆر کات بە تایبەت لە وەرزی هاوی ناوچوتیاران کێشەی کەمی ئاویان هەیە بۆ زەویە کوشت و کاڵیەکانیان دروستکردنی ئەم بەنداوانە تا چەندە با بڵێن ئەو کێشەیە چارەسەرەکە وەروا تا چەندە لە زەویە کوشت و کاڵیەکانیشانەوە نزیک دەبێت و سوودی دەبێت بۆ جوتیاران. بێگومان ئەو بەنداوانە هەر یەکەیان تەڵەن کۆمەڵی ئامانجی سەرەکی هەیە یەکێ لەوانە تەڵەن خۆی بۆ خۆی زیادکردنی ڕووبەری ئاوی لە هەموو ڕۆکانەوە سوودی هەیە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی کشت و کاڵیەوە لە ڕووی زیادبوونی ئاوی ژێرزەویەوە لە ڕێی گەشت و گوزارەوە بە تایبەتی بۆ ئەو ناوچانەی خۆشیان یعنی هەر بەنداوێک ڕاستە کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر کۆی گلدانەوەی ئاو لە ناوچەکە لە هەمان کاتەکە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئەو ناوچانی کە ئەو بەنداوی تیا دروستەکرێت لەو ڕوانەوە کە ئاماژەمان پێدان و بەشێک یەکێک لە ئامانجەکانی ئەو هەموو بەنداوێک کە دروستەکرێت بە تایبەتی ئەم بەنداوانە کە بەنداوی گەورە و وەسەتن بەشێک لەوانەیە کە زەوی کشت و کاڵی ئاودێریەکەن لە ناوچەکانی خۆیان یعنی بۆیە کاریگەریەکی ئەرێنی هەیە لە ناوچەکانی خۆیان بۆ بەراوکردنی زەویە کشت و کاڵەکان ئێمە جگە لەو بەنداوانە بەرابەرەتێکی گشتیمان هەیە بە ناوی بەڕاتی گشتی سەرچاوەکانی ئاو کاوانە ئیشیان جێبەجێکردنی پرۆژەکانی سەرچاوەکانی ئاوە و دروستکردنی کەناڵی ئاودێریە بۆ جووتیاران بێگومان ئەوانش بەرنامەی خۆیان هەیە و پرۆژەی خۆیان هەیە بۆ ئەو بابەتە. باشە. ئەو بەنداوانی کە دروست دەکرێن پێشتیش هاوکارم هێرەبان ئاماژەی بۆ داکاتوانرێت لە ئاودێریشە بۆ سوودی بۆ کشت و کاڵیشە بێ کامە دیسانەوە بەسرێتەوە بە جاهاتەوە گەر کشت و کاڵێکی باش بەرهەم بهێنرێت. بیرتان لەوە کردوتەوە کەم بەنداوانەوەکو شوێنێکی گەشتیاریش بەکار بهێنرێت وەکو بەنجاوی دوکانی یاخودەوەی تهۆ کە گەشتیاران توانە سەیری بچن ئەوێ و دیمەنێکی زۆر جوانیە بێت. بڵێ بێگومان یەکێکیش لە ئامانجەکان بتوانم بڵێم لە دوای ئامانجی گلدانەوەی ئاو ئاودێریکردن مەسلەی گەشت و گوزارە ینی کاتێک کە تۆ بەنداوێک دروستەکەی یەکسەر سیرەکەی چ کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لەسەر ناوچەکە ئەوی جەنابەت ئاماژەت پێدا چ دوکان چ دەربەنی خان چ دهۆک چ بەنداوی سماقولی کە بەنداوێکی بچکۆلەیە 800,000 مەتر سێجە ئاوەگرێ بەڵام سیرەکەی یەکسەر سروشتی ناوچەکەی گۆڕیوە ینی کۆمەڵێ بڵێن چێشتخانە و چایخانە و کافتیریا گەشتیاران ڕووی تێدەکەن بێگومان کاریگەریکی زۆر گەورەی ئەبێ و پلانیش دانراوە کە بۆی کە لەمە دوات چۆن بتوانرێ بە شێوازێکی زۆر سەردەمیانە ینی ئەو پرۆژە گەشتیارانە لە دەوری ئەو بەنداوانە دروست بکرێن بە شێوازێکی وابێ کە بێتە هۆی بژانەوەی گەشت و گوزاریش لە هەرێمی کوردستان. باشە کەحسێن کاتێ و بەنداوانە کە دروست دەکرێن گلدانەوەی ئاوی پشت بە ئاوی عێراق دەبەستێت یاخود ئەو سەرچاوە ئاویانی کە لە وڵاتانی دراوسێشەوە ڕوودەکەنە ناوچەکانی هەرێم. بێگومان ئەو بەنداوانە بەشێکیان لەسەر ڕێڕەوی ئەو ڕووبارانە مەسەر لەسەر زیەی گەورەیان لەسەر زیەی بچووک دروستەکرێن بێگومان کاتێک کە ئاو زۆرە بێ کە کێشەی ئاو نابێ هەتا لە وڵاتانی دراوسێشەوە ئەم بەنداوانە ئەتوانێت سوودیان لێوە بگرێت بەنداوەکان پڕ بکرێت سوودی لێوەربگیرێ بۆ کاتەکانی تر بە تایبەتی بۆ وەرزی هاوین. ئێستا بۆ نمونە بەنداوی دەڵگە کە هیچێکە لەو بەنداوانی کە دروستەکرێت لە ناوچەی پشتدەر ئەمە بۆ خۆی ینی زۆر جار ئێمە کە کۆماری ئیسلامی ئێران ئاو ئەگرێتەوە لەوێ یەکسەر کاریگەری ڕاستەوخۆ کاتە سەر مەنتیقەکە چ لەسەر لە ڕووی زەوی کشت و کاڵیەوە تەنانە لەسەر ڕووی ئاوی خواردنەوە کاریگەریە بێ بۆ یەکە ئەم بەنداوە دروستکرا یعنی تۆ لەو مەوسماناتوانی ئاو گلبیتەوە بۆ ئەوەی کە ئەو کێشانی هەیە کە چارەسەر بکرێکە لە داهاتوودا بۆیە بەشێکیان ینی لە ناو خۆدان و بەشێکیان سوود وەرەگرێ لەو ڕێڕەوی ئاویانی کە لە وڵاتانی دەوروبەرەوە دێتە هەرێمی کوردستان. باشە کەحسەن دەکرێت کەواتە بڵێن بیرکراوەتەوە پلانێکی دوورمەودا هەبێت بۆ دروستکردنی بەنداوەکان لە کاتێک ئاگەر بێت و لە وڵاتانی دراوسێشەوە ئاوەکەت لێ بگیرێتەوە گرفتی ئاو نەبێت و ئاسایشی ئاو نەکەوێتە مەترسیەوە لە هەرێمی کوردستاندا. ئێمە بۆ زانیاری بەڕێستان ینی لەلایەن بەڕەتی گشتی بەنداوەکان ماستەر پلانێک ئامادەکراوە کە نزیکەی 250 بەنداو دەگرێتە خۆی بەم بەنداوانشی کە ئێستا دروستکراون و ئەوانەش لەشەر جێبەجێکردنە. هەرێمی کوردستان ینی خوای گەورە تۆپۆگرافێتێکی زۆر جوانی پێداوین کە شوێنێکی زۆر گونجاوە بۆ ئەوەی کە
بتوانین بەنداو دروستکەین ینی شوێنی زۆر گونجاومانێت تەنانەت لە استراتیژەتی سەرچاوەکانی ئاوی عێراقا یعنی کە هەشتا بەنداو لە خۆی دەگرێ 56 بەنداوی ئەوانەی کە دەستنیشان کراوە لە ناو هەرێمی کوردستانە ئێمە یەکشت حەزەکەم ئاماژەی پێ بدەم تا ئێستش لە هەرێمی کوردستان ئێمە کێشەی ئاومان نییە ینی سەرچاوی ئاوی باشمانەیە بارانی باشمانەیە بەفری باشمانەیە بەڵام کێشەی بەڕێوەبردننی ئاومان هەیە بۆیە ئێستا خۆشببختانە ئەم بەنداوانە وەکو جەنابەت ئاماژت پێدا کاریگەریکی زۆر گەورەیە بێ لەسەر چارەسەرکردنی ئەم بابەتە لە داهاتوودا و ئێستاش خۆشببختانە حەزەکەم ئاماژەی پێ بدەم ئێستا یاسای پاراستنی ئاو لە پەرلەمانە تەنانەتەوە خوێندنەوەی دووەمیشی بۆ کراوە بۆی کە ببین بە خاوەنی یاسایکی ئاو پاراستنی ئاو لە هەرێمی کوردستانەوە بەهاکردنی ئاو لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم بەشێکی زۆر لە مەسلەی کێشەی ئاو لە هەرێمی کوردستانە چارەسەرەکە. باشە کە حسێنەکو کۆتا پرسیار دەمەوێت ئەوە بپرسم دروستکردنی بەنداوەکان و کاتێک کە شوێنێک دەستنیشان دەکەن بۆ دروستکردنی ئەو بەنداوانە لەسەر چ بنەمایەک ئەو ناوچەی هەڵدەبژێرن کە ئەو بەنداوی تێدا دروست بکرێت. بەڵێ بێگومان ئەوانەت کۆمپانیای تایبەت و پسپۆڕی خۆی هەیە کە چەند توێژینەوەکەن و دیراسەتەکەن لەسەر ئەو مەسەلە تا چەند لە ڕووی جیۆلۆجیەوە ئەم ناوچەیە گونجاوە بۆ دروستکردنی بەنداو کاریگەری ئەم بەنداوە لەسەر منطقەکە بێگومان وەکو باسم کرامانە کۆمپانیای پسپۆڕ و تایبەتمەندی بەشێکی زۆری شەم کۆمپانیانە حەزەکەم بزانن لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق دێن بۆ دیراسەکردنی ئەم بەنداوانە یعنی لەسەر بنەمایەکی زانستیانە کە هەموو ڕۆکان ئەگرێتە خۆی کە ئەنجا بڕیارە درێت کە بەنداوێکی وا لەو شێوازە دروستکە کە کاریگەری ژینگەیی زۆر کەم بێ لەسەر منطقەکە بەعکسەوە کاریگەری ژینگەیی ئەرێنی هەبێ لەسەر منطقەکە هەم لەسەر لە هەموو ئەو ڕوانەوە کە ئاماژەم پێدا چکە زۆر جارجوتیار گلەی ئەوە دەکات دەڵێن لە ناوچەکانی ئێمە یان بەشێک لە ناوچەکان بەنداو دروست ناکرێت ڕەنگە ئەمەش هۆکارەکەی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕەنگە دروستکردنی بەنداو مەترسی هەبێت لەو ناوچە لە ڕووی بنەماکانەوە. بێگوماننی زۆر جار وەکو باسم کرد دیراساکرێت لە ڕووی طبقاتی جۆلۆجی زەویەوە تا چەند ئەم شوێنە ئاو ئەگرێتە خۆی ئاوەکە ناچێتەوە ناو ناخی زەوی ئەبێتە هۆی گلدانەوەی ئاو یعنیەوەی چێکە لە هۆکارەکان وەکو باسم کرد کوردستان شوێنێکی زۆر گونجاوە بۆ دروستکردنی بەنداو تۆ دایما ئەبێ کاتێک بەنداوێک دروستەکەی بزانی لە کام شوێن زیاترین کاریگەری هەیە کاریگەری ئەرێنی هەیە لەسەر هەموو ئەو فاکتورانی کە ئاماژەم پێدان لە ئێستادا وەکو باسم کرا و 250 بەنداوە دیزایانی بۆ کراوە بە ئومێدین کە بتوانین لە داهاتوودا بودجەی باشی بۆ تەرخان بکرێ بەشێک لەو بەنداوانە دروست بکرێ ئینشاڵڵا. زۆر سپاس بۆ میوانەکەمان حسێن حەمەکەری متەبێژی وەزارەتی کوشتتوکاڵێرم سپاس زۆر سپاس بۆ بەڕێستان.